گفتوگۆیەکی ڕاوێژکاریە لەسەر ڕەشنووسی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژباژنان و خێزان کە ئێستا ئەم پێشنیازە یاسایە لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. یاساکە دەرچووە لە ساڵی 2011 بەڵام ئەوە نەبوویتە هۆکارێک بۆ ئەوەی توندوتیژی زۆر کەم بیتەوە یاخود هەرنەمینێتەوە لەو کۆمەلگایە. وابزانم یعنی بەعکسەوە دەبینین کەوا پیاوانیش باسی ئەوە دەکەن کە توندوتیژی دژیان دەکرێتەوە، بۆیە زۆر پێویستە دووبارە ئەو یاسایە هەموار بکرێتەوە، چونکە بەڕاستی زۆر یعنی نقاط هەیە لەناو ئەو یاسایە کە زۆر ضرورە لە ڕووی یاساییەوە هەموار بکرێن و بە شێوەیەکی باشتر بێن و بە شێوەیەک بێتن کەوا بگونجێن لەگەڵ سەقافەت و عورفی ئەو کۆمەلگایە. جێگری سەرۆکی لیژنەی داکۆچیکردن لە مافەکانی ژنان لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت. لە یاسای ژمارە 8 2011 یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی یاساکە تەنها لەسەر توندوتیژەکانی خێزان بوو، بەڵام ئەم پێشنیازە یاسایە توندوتیژی دژباژنان و خێزان لەخۆ دەگرێت. ئەو خاڵە جەوهەری کە تێیدایە ئەوەیە کە یان لەم پێشنیازە یاسایە هەیە کە زۆر گرنگە بۆ ئەتوانم بڵێم بێتە شۆڕشێک لە بەرەنگاربوونەوەی توندوتیژیدا، ئەوەیە کە هەموو کەسێک ئەتوانێت مدعی بێ لەسەر کەسێکی کە توندوتیژی بەرامبەر ژنێک بەرامبەر خێزانی خۆی بەرامبەر کەسێکی کە جێبەجێ بکات. پێشتر دەبوو ئەو کەسێک کە تاوان لێکراوە ئەو بێت باقیت بکات و ئەو بە دوای کەیسەکەی بکەوێت، بەڵام ئێستا هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەستکراوە دەبن، هەم مخبەری سڕی دەستکراوە دەبێت، هەم کۆمەڵێک خاڵی تر کە زۆر پۆزەتیڤن لەم پێشنیازە یاسادا. پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژباژنان و خێزان لە 9 ماددە پێکاتوە، خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. لیژنە تایبەتمەندەکان لە ڕێگەی ئەو گفتوگۆ و سەرنجانەی هەیە لەسەر پێشنیازە یاسایەکە راپۆر ئامادە دەکەن خوێندنەوەی دووەمی پێشنیازە یاسایەکە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.